ئەو کاتان باش هاوڕێیان وەڵی بابەتەکی گرنگ لە بۆم مات بۆی تر پێم خۆشاندا قسە بیکەمە دەنجیش یانیار بۆ تۆماریش ببینێت چکو ئەگەر هەیە کە فەیسبووکت ڕژدە تۆ هەموو شتانە لەگەری دەڕوە ئەجا بۆیە هەندە شتێک کە دەخینە کەناڵی یوتیوب دەبینێتن و زایدن هەیە دەتوانی هەر لەگەڵ ڕۆیشتنێ جێ لێ ڕابگری نەک بخینتەوە بەهەرحاڵ هاوڕێیان چیرۆکی هەوڵی تیرۆرکردنی بەرهەم ساڵە کەم بەدەستم گەیشتە و زانیارەم لا گرنگ بوو تۆمار بکرێت لە مێژوو کەسەکە لە نزیکەوە ئاگای لێیە ئاگای لە ڕووداوەکان بووەوە ئەو کەسەی کە سەرپەرشتی ئەو کارەی کردیە لە نزیکەوە دەناسی بۆیە ئەمیش پێم خۆشە ئەم بەنووسیم دوای بڵاو دەکەمەوە هەمێسا کە لێرە بە کەناڵی یوتیوبەکەم لەوتەنەوە دەکەم کە هەوڵ دەدەم ئەو شتانە ئەی بێتە دەستمە و دوکومنتێکی مێژووی تۆمار بکەین لە نەوەکانی داهات و زایدە لەو ڕووداوانەش ئستنتازاتی خۆمان وەربگرین سوودی وەربگرین هاوڕێیان ئەو کەسە ناوی قەیس ئیبراهیم خدر شێروانی بووە خەڵکی دەڤەری شێروانە دیارە بارزانی بووە جەمەدانی سووری بەستایە بەس لە هەولێرەدا دەنیشت وابزانم دوکانیان لە ڕێزی ئەوەی بووە ڕێزی ئەسواق سیروان و فەلافلی عەدنان و لەو شوێنانە ڕیبات و کە ئەو ڕێزە و یەکێک لە دوکانەکان ئیماڵی وان بووە ببوور ئیتر کەسێکی زۆر گەنجێکی زۆر چالاک و وریا بووە پارتی بووە لە ناو قوتابیانی پارتی زۆر بە زیرەکی چوویتە پێش تا گەیشتە بەرپرسی ڕێخستنی ناوچەی زانکۆی پارتی کە بارەگاکەیان لە خانوویشی تەنیشت بە ئاخچەی بروسچی ئێستا بووە ببورن ئەوە نووسینەکەی ویە ئازا ئەوە دەکەم کە شەڕیندا ئەو خۆ ڕوودەدا ئەو کەسە ماوەک دەستە مەسیف دوای بە مهمە کەریم سنجاری دەینێرێتەوە هەولێرێ بە مهمە دەینێرێتەوە هەولێرێ وە پسوولەی بزوتنەوەی ئیسلامی ئەو برادەرەی لە بۆ منی ناردیە کە کادیرە شپتیاری پاراستنە دەڵێ حزبێکی ئیسلامی گومانی زۆر دەکەم بزوتنەوە ئەو دەمی ئەوە بوو بزوتنەوە یەک گرتو هەبوو هیچ تکە نەبوو ئەما لە بیرمانە جیهادی شەبوو بەڕاست هەرەکەی جیهادی شەو بە زێچێتی لێیدە نۆتسێ لێیانیدا بڕوا ناکەم بەرحاڵە برادەرە وای نووسیە ئەو کەسە کە کەسەکە لەو دەستگای هەستیارانە ئیشی کردیە باوا بڵێین پاراستنە نازانم یعنی ئەو دەمی کە بە ڕێخستنی تایبەتە بەرحاڵە و زانیاریانەی ناردیەمیش پێم خۆشە گوتمەوەبی دێهاتەوە ناو هەولێرێ لە دوای ئەو لە مەسیفی دەیان ناردەوە هەولێرێ چالاکی دەکرد ئیتر نازانم تیرۆر بۆ چیارە هەندە چالاکی نهێنی زۆری لەو پارتی کردیە و هەندێک مەعلوماتی گرنگی لۆ پارتی خرکردەوە تەنان ئاماژەی بەوە کردیە لە ناو پەرلەمانیش کۆمەڵێک ئەوراق و نهێنی بردیە و ماوەش دەچووە مەسیفی لەگە کەریم سنجاری دانیشتنی دەکرد و لە بارەگەی لقی قوتابیان زیاتر دەماوە لە کە نووسیتی لە تەنیشت نەخۆشخانەی ملازم کەریمی ئێستا دەمایەوە دوای سارەشی جام ڕۆژ داهات دەی بردوو لەگە خۆی لە بۆ کۆبوونەوە و سەرنجدان کەریم سنجاری گەورەترین زەلات دەوری زۆر خراپی هەبووە لە تەخریبات کابرایەک بووە تەعزیبەشی زۆر تا ئاسی سکسکردن بە ئیمزای کەریم سنجاری کرایە لە ناو زیندانەکان یعنی ئەوە نەبووە هەر زیندانێک بێ و بە کەیف خۆی بچی یەکێک سکس دەگەر یەکێک بکە ئەوە بڕیار بووە بڕۆن ئەوەی دەزرێژی سکسی بکەنە سەری ماوەیەک ئەو کوڕەقنە کە ناوی قەیس بۆ چتە ئەوای لە دهۆچێ لە مەکتەبەکی ژنان ئافرەتان کچان خوێندیتی لەبەر ئەوی ئەو بەشە نازانم چ پەیمانگایەک بووە لەو کاتی لە دهۆک نەبووە ئی کوڕان بەس ئی کچان هەبووە و بەڵام خۆی ڕیشی هێشتەوە جلوبەرجی ئیسلامی لەبەر کردیە کەم کەساسیان پێی کردیە بەڵام زۆر کار و چالاکی لە هەولێرە لۆ پارتی کردیە وەکو گوتمان وە جلوبەرجی خۆی ئەوە کردیە لەو کات هەست پێکرایە گۆڕانکاری لە کەسێتی ڕوویدایە
یەکێک لەوانە کە بەیاننامەی کە سەرنجی دایە و راپۆرتی دایتە پاراستن ئەو ئەلی ئەونیە هەیە زۆر قسەی دەکا و یەکێک لە کەسە بێناموسەکانی پارتیە کەسە سەرکردایەتیە لەگە ئسمەت پیرموس نووسیتی ئەوانە پێیان وابووە کە کاریان لەگەڵ ئەو قەیسەی کردیە و پێشیان وابووە ئەو کوڕە تەحولی کردیە 360 پلە نەک 180 پلە بەرەو سەلەفی بوون ڕۆیە سەلەفی بوونەتە ئەو هێزە ڕادیکاڵە ئیسلامی توندرەوەکانەیە ئەوە دەکەن لە دوای سیویەکی ئاب ئەو کوڕە ماوەیەک دیار نابینێ خۆی بزر دەکا بەڵام بە چ دەیگیری پاراستن ئەز لە کچەک دەکاتن ئەو کچە ئێستا نووسیتی خێزانی یەکێک لە بەرپرسەکانی پارتیە لەڕێی ئەو کچەوە دەیگرن یعنی مەوعیدێکی ئەو کچە لۆدادنێ پێی دەڵێ شتێکی زۆر زەرورم پێیە ئیتر کوڕەکەی دەگرن ماوەیەک لە زیندان دەبی لە مەسیف تەعەن لەبیرم چوو ئەوە مەژێبەوە کردیە کە ئەو کوڕە کاتێک کە لەناو پارتی دوورکەچیتەوە و ماوەیەک خۆی شاردتەوە دوای ئەوم تەئسیر بە زۆر بە ئیسلامیەکان یان ئەوە تا دەینە سەری کە گەمەیەکی پاراستن بووە چکە ئەو گەمانە زۆرە ینی با چیرۆکەی کۆتایی لە بۆتان باز دەکەم کە گەمەک کۆمەڵێک بەڵگەنامە و نهێنی پارتی لەگە خۆی بردیە دوای ئەو لە ڕێی ژنێکەوە کە دەستگیر دەکرێتەوە خۆشەویستی لەگەڵدا هەبووە ماوەیەک لە مەسیف دەگیرێت دوای ڕەوانی ئاکرێ دەکرێت دوای ئەوە بەردەدرێت وایە بەسای ئەو خزم و کەس و کار و ئەو هەموو خزمەتەی لۆ پارتی هەیە بە دوو مەرج یەک نابی لە منتقەی پارتی بمینێتن دوو پەیمانین بدات کە هیچ نهێنێکی دەستگای پاراستن باز نەکات ئەویش گوایە جێبەجێ دەکات بۆیە دەستە سلێمانی ماوەیەک لە سلێمانی دەبیت کتابی دینی شتیوانە دەفرۆشتەوە سرف سلێمانی وەکو پارتیەک وەکو ئیسلامێکی ڕادیکال خۆی بە دەردە دەکەوێتن ڕوخسار و جلوبەرجی خۆی ئەو دەکاتن لەوێ دوو جار لە سلێمانی لە نەهۆتنۆ ئەوانە ئەبوو مسعەب زەرقاوی دەردەکەوی کەسەکی دیار دەستە یەمەن کنی دیار ئەو کات لە یەمەن بووە دوو جار دەستەوێندەر کە دێتەوە حرەکەی تەوحید و ئیمان دروست دەکەن ئەو حرەکەیە پێدەچیت یعنی ئێستا ئەمە بە خۆمان هەمومان ناوڕداوە نەبوون بەس ڕەنگی بە وردەکاریە نەمازانیبی ئەو حرەکەی تەوحید و ئیمان ئامانجیان لەو هەندێک دانرایە سەرکردە دیارەکانی پارتی و یەکێتی و حکوومەت بکوشن یەکەم چالاکیشیان تەقەک ئەوە بووە کوشتنی فرانسۆ حەریری بووە دووەمیان بەرهەم ساڵح بووە لەوەی بەرهەم ساڵە ئەو قەیسە بەخۆی سەرپەرشتی کردیە هەوڵی کوشتنی بەرهەم ساڵحیاندایە لە ساڵی 2000 بوو هاوڕێیان تاوان ڕووداوەکە بە مۆعجزە بەرهەم ساڵح لێدا دەرچوو بوو هەموو ئەمە لە بیرمانە لە تەلەڤیزیۆنش وەختی کە لی درا تاڵەبانیش هاتن مشەوەش بوو ئەو بەو دەرەجەی گوت لە زیاتر برێ یەکێتی تەقلەی بە فیلی لێدا گوتی فیل یەکێتی فیل تەقلەی پێ لێدا ئەنی ئەو هات تێک چوو بوون چکو ئەو سێ چارێک بوونە چار کەس بوونە گەیشتنە ژۆری بەرهەم ساڵە و بەرهەم ساڵە لە حەوشەکە بووە لەگە پاسەوانشی پاسەوانەکە پاڵی پێوە نایە پاسەوانی ڕقەمێکیان کوشتەی بەرهەم ساڵە گەیشتنە ژۆرێ بەرهەم و پاسەوانش لە حەوشەکەی بوونە تەقەیان کردیە پاسەوانەکە ئەوی لادایە ئەگەنا ئەویش دەکوژرە بەرهەم ساڵە ئەورادەرەشتەی جملەشی کۆمنتارەشی جوانی نووسی بوو لەگەڵ ئەڵێ ئێگە و پاسەوانە نەبە قەرجیز تووشی کەسێکی وا قاپەی سیاسی وەکو بەرهەم ساڵە نەدەبوون ئێستا ساڵیادی 21ەمین کوژرانی بەرهەم ساڵامان دەکردەوە تا ئەنە کات دەگوترە بەرهەم کەسێکی شۆڕژگێڕ بوو تێکۆشەر بوو کەس نەیزانی ئەو باگراوندە ملپان و بێشەخسیەت و بێ احترامەی هەیە 2000 بەڕێکەوت تەقەی لێیان کردیە ئەوە نەبووە کە بووتە تەقەی تر یعنی لە یەکەم قوتار بوونە چوونە ژۆرێ دەرگەی سەرەکی چوونە ژۆری حەوشەکەی لەوێ بەڕێکەوت بەرهەم ساڵە بەبەر نەکەتیە پاسەوانەکە
پاڵی پێوە نایە ئەویلا دایوەزام گول لە بەوی کەتیە ئیتر بوویتە تەقە و ئەوانیش یەکەچیان کوژرایە لەو گروپەی حرەکەی تەوحید و ئیمان ئەو قەیسە بریندار بووە بەڵام لەو شەوەکەی کە 15 دەقە مابووە گوایە لە ماڵێکی ئیسلامی دەگیرێ ئەگەنا بە تەمابوون قوتاری بکەن ئیتر نازانم چێ دەڵێ لە ماڵێکی ئیسلامیەکی بەرپرسێکی ئیسلامی دەگیرێت کە دەگیرێت قەیز و احتراف لە کەس ناکە دەڵێ بەرنامەی خۆمان بۆ لە حکوومەت ئەوەماندایە هەوڵی ئەوە بەرنامەی خۆمانە احتراف لەسەر هیچ هێزە یان کەسی کە ناکاتن لە ناو زیندانی دەستگای زانیاری دەبی بەڵام ئەبوو مسعب الزەرقاوی لە ڕێگای وای نووسیە یارەوە تەقیمی ویە کەناڵی جەزیرە خۆیان دەگێننا ئەو قەیسەی دیدارەش چڕ و پڕی لەگە دەکەن دیارێشێتی ڕێیدایە کە دیدارەکەیان لەگەڵ کردیە قسەیان زۆر کردیە لەسەر ئەو وەزعانە ئیتر ئەو قەیسە لە یەکێتی بوویتە بەڵاکە لە کەناڵی جەزیرەی بڵاو بوویتەوە نەیانزانێت چی بکەن بۆیە شەوەکی دەستگای زانیاری تیمی خەفەریاتیان دەگۆڕی گروپێک دەچن لە ناو زیندان دەیخنچێنن لە کاتێکدا ڕێی ئەو کەسە زۆر ئەوەی دیاراگادن دەڵێ ئیسلامی سیاسی ڕادیکالەکان ئەوانەی ڕادیکال مەبەست لە تیرۆریستەکانە ئەوان هەرگیزا و هەرگیز خۆیان ناکوش ئەمەلیە ئینتیحاری دەکەن جیهادی کە بە خۆیان پێی دەرێن بەس ئامادەنین خۆیان بکوژن دەبی خەڵک زەرەر بە خەڵک بگێنن بە دژەکانیان بگەین ئەو کات یان خەڵک سویل لە کوژنەکە دەبین ئەو کات بەس خۆ کوشتن لە ناو حرەکاتی ئیسلامی جیهادی نییە بۆ یەکێتی دەستگای زانیاری ئەو کابرایە دەکوژن لە ناوی دەبن تەوعەن ئێستا ئەوەش نازاندرێنی ئەو تەقیمە بەڕاستی ئایا بەڕاستی ئەو قەیسە هەموو ئەوانەی تەمسیلیە بووە و کادیرێکی پاراستن بۆ ڕەوانی ناو ئیسلامیەکانیان کردیە و لۆ پێگەیاندن و لۆزانیاری کۆکردنەوە یان ئەوتە بەڕاستی ئەو کابرایە ئاڵگۆڕێک لە فکری کرایە و گۆڕانکاری بووە چکە هاوڕێیان ئیسلامیەکە ئەبیانی پارتی و یەکێتی بوو ئێران و تورکیا و سعودیا و ئەمریکا و CIA و هەموو ئەوانە زۆر خەڵکی وەکو ئەو قەیسانە دروست دەکەن دەیانکەنە ئیسلامی دەیان نێرن وەکو سیخۆر یعنی ئەندێ نمونەی زۆر جوانەیە باشترین نمونە ئەو کەسەیە سەلمان ئەمین ئێستا کە بە ناوی ئەژی ئەمین برای موسا ئەمین ئەو پەرلەمانتاریە گورتویا لە ڕەبتی بەو نییە بەڵام براکەوی کە پاڤێل تاڵەبانی کردیە بەرپرسی دەستگای دژە تیرۆر زانیاری ئەوە هەمان شرۆکە و قەیسە بووە لە ناو حرەکاتی ئیسلامی بووە یەکێتی ناردیی دەستگای زانیاری نردی پێی ڕاگەیاندیە هەتا ئەوەی فەرهاد فەرەزیشی تیرۆر کرد ئامۆزای حاکم قادر بوو ماوەختی خۆی ئەو ناوەکەیم ببورن ئێستا لە بیچوە ئەویش گومان هەبوو کە دەستگای زانیاری ڕەوانی کرد بوو اختیالاتیش پێدەکرد دەستەڕاستی مەلاکرێکاریش بوو هەوڵی تیرۆری برم فەرهاد فەرەز گەنجێکی تێکۆ شەر و چەپی سلێمانی بوو تیرۆری کرد و هەوڵی هاوژین مەلا محەممەدیشیدا بوو دوای لە ئەمەلیەک لە ناوی بردرا گیرە ئیتر دەکرێت وەکو ئەو قەیسە کادیرێکی پاراستن بی بەڵام لەنا ئەو حرەکاتانەی ئیسلامیەکان چکۆ کات جند ئیسلام هەبووە ئەنسار ئیسلام هەبووە حرەکەی تەوحید و ئیمان هەبووە هەرسێکیان کە تەوێلە و بیاریان کۆنتڕۆل کرد بوو ئەوانە کاری تیرۆریستیان دەکرد و شەڕێکی زۆریان لەگەڵ یەکێتی کرد ئەوە بوو دوایین جار ئەمریکا لە 2003 تا ڕادەیەک تەفریت و نایکرەوە ماوەیەکە بوو مسعب الزەرقاویش بۆ زانیاریتان هاتبووە تەوێلە و بیارە یعنی من بیرمانە چکو چاودێر بووین هەروەک ئێستا یەکێتی زۆر هاواری دەکرد و قوربانێکی زۆریدا خێڵی هەمەیەکێک لەوانە بوو کە بە شمشێر و ئەوانە 50 پێشمەرگە یەکێتیان سەربڕی لەو چاوترساندنیان ئەو سێ گروپە بوون دوای وازە مێچیان گرت بوو نازانم لە چ ناوەیەک بوو مەلاکرێکاریش ماوەیەک سەرپەرشتی ئەو هێزەی دەکرد بۆ زانیاریتان
جند الئیسلام بوو ئەمیریان بوو بەڵام لە قائیدی گەورەیان بەڕاست ئەو برادرم سیدەری قائیدە هەرە گەورەکەیان ئەبوو مصعب زەرقاوی بوو کە بەرپرسی قائیدە بووە لە عێراقی ئەو سێ جند الئیسلام دەرێ ئەنسار ئیسلام لە جند الئیسلام لەدایک بوو و جند الئیسلام ڕەحمی لەدایک بوونەکەی و بنەڕەتەکەی حرەکەی تەوحید و ئیمان بوو هەر سێ گروپەکە یەک ئامانج و ڕێبازی جیهادی بوونە بەڵام بە ناوی زییا بەڵام لەسەر ژێر سەرپەرشتی ئەبوو مصعب زەرقاوی هاوڕێیان من دوایین شت ئەوە بڵێم یعنی ئەو نمونە دەتگەێنتە چ یەک ئەو گەمەسی خوڕیانە کە ئەو شتێکی مەشروعە هەموو دەستگا هەواڵگریەکان خەڵکی خۆیان لەناو ئەو حرەکاتانە دەچێنن یان دروستیان دەکەن ها بۆ کاری تەخریبات تورکیا حزب اللهی هەبوو لە زدی پاکەکە مەسەلەن قائیدە وەکو ئەبووم ساڵح موسلیم قسەیەکی جوانی لای برادەرێ کرد وتبی داعشی سووریا هەیە داعشی ئێران هەیە داعشی تورکیا هەیە داعشی ئەمریکا هەیە یعنی هەموو داعشەکەیە ها بۆ زانیاریتان ئەوانە شوان یعنی ئەو گروپانە شوان دروست دەکرێت هەندێکجار لۆگەمەی سیاسیە فشارە و هەندێکجار کە دروست دەبن هەر دەستگایە هەواڵگری خۆی دەنێرتە ناوێ یعنی بە دووری مەزان سە قائیدە داعش یعنی هەرچی مخابراتی دنیاە خەڵکەکی خۆی لە ناویدا هەیە لەبەر پێویستیان بە زانیاری دەبی بەڵام ئەوی ئەمە لێرە دەمانەوێت بڵین یەک تا ئێستا دیار نییە ئەوە لە ئایندە دیارەکە ئایا قەیس ئەو هەموو سیناریۆی دروست کرایە کادیرێکی پاراستن بووە یان گۆڕانکاری لە ئەوەی کرایە بیر و بۆچوونی کرا و کابرا گۆڕایە و دووش ئەگەر ببینین چۆن ئیسلامی سیاسی ببورن و دوایین شتم کە دەمەوێت بڵێم ئەوەیە یعنی من کە چیرۆکەم خیندەوە هەستم بەوە کرد ینی تاکە چەند دەوری هەیە لە ئەوەی بەدەر لەوەی کە تیرۆریستە بەدەر لەوەی بەس بزانێت چ جم و جۆڵ و گورز و گۆڕانکاریەکی کرد کە دەکات چەند کەسێک ئەتوانن حکوومەتێک بەهەژێنن یعنی ئەوە وەکو نمونەیەک لەو نمونانەیەکە کە لەگەڵ هەموو دژە بیر و بۆچوونێک بە زۆر کەسمان دیتیەوە فەردەگووە بۆ زایدەنە و گەمەسی خوڕیانە ئەوە لە ئایندە بە دیار دەکەوێت ئەوەی حتا فرانس و حەری بە دووری مەزان هەندێک جار فلیمتان دیتە لە مخابراتێکە هەندێک جار کادیری خوشیان دەکەنە قوربانی لە پێناوی ئەوەی کە نەبیندرێتەوە دەبی ئەوە کەش بکات یعنی من بۆ خۆم زۆر متابع ئەو جۆرە فلیمانە دەکەم بەس ئەوەی فرانسۆی کوشت قەیس نەبووە بۆ زانیاریتان بەس هەمان گروپ بوونە کە لە ژێر ڕابەرایەتی ئەبوو مصعب زەرقاوی ئەوڕێنە و زانیاریان لە کەسێکیندام دەستگایەکی هەستیاری پارتی بەدەستکرد پێم خۆش بوو ئێوەش ئاگادار بن و بۆ مێژوو تۆمار بکرێت و هاوکات لەبەر ئەوەشما لە تەک نووسین کە بڵاو دەکرێتەوە من ئەو زانیاری دەگاتە من دەزانم ئەوە قەدری مێژووی چەندە ئەو مەرج نییە سەد ڕازبی سەد ڕازی بەس ئەوەندە ئەم پرسیم لە یەک دوو برادەریت کەش وتیان زۆربەی ئەو زانیاریانە بەشەکی ئەوان ئاگادارن وتیان زۆر ڕاستە هەرویستم ئەو زانیاریە بۆ مێژوو تۆمار بکرێت با ئەوانە وەکو دوکۆمنت بمێنێتەوە چکو حتا سیر بکەن ئەو برادەرە نووستی یەکێتی گرتی نەیزانیەکە قەیس باگراوندێکی پاراستن و ئەو هەموو تاوانەی لە دژی یەکێتی لە نەوەتەکان کردیە کاتێکی خۆش